سەربازی ونی ئەم جارە چیرۆکی چەند ئافرەتێکی دڵسۆزی خانەی منداڵانی بێسەرپەرشت لە کۆمەڵگەی چاودێری کۆمەڵایەتی هەولێر دەگێڕێتەوە. ئەو ئافرەتانە وەک دایکێکی ڕاستەقینە سۆز بەو منداڵە بێنازانە دەبەخشن و لە ئامێزیان دەگرن و هەرچی حەزی پێ بکەن بۆیان ئامادەیەکەن و حەز و ئارەزوەکانیان بە پێیتوانە تێر دەکەن. ئەوانە هاوکات ڕۆڵی دایک و ڕۆڵی چێشتلێنەریش دەبینن لە خزمەتکردن بەو منداڵانەی کە لە خۆشەویستی دایک و باوکیان بێبەشن. ئێرە خانەی منداڵانی بێسەرپەرشتە لە کۆمەڵگەی چاودێری کۆمەڵایەتی شاری هەولێر. ئەو منداڵانە بەعام یعنی وەختە دێنە ئێرە احتیاجیان هەیە نەبەستنانیان بدەیتێ کە حەنانێکیان دەوێ حەنانی دایکێتی هەستی دایکێتیان دەوێ. ئێمە نابینە دایک بۆیان بەس هەر خۆشە وەکی برادرین لەگەڵیان لەگەڵ گەورەکان لەگەڵ کچکەکان بە باوشیان دەکەین یعنی قسەی خۆش بۆیان دەکەین لە مەعاناتیان کەم دەکەینەوە لەگەڵیان دادەنشین ئەگەر نەخۆش بن خواردنی خاص بۆیان دەکەین لە خەستەخانە بن دەڕۆین سەردانیان دەکەین تشتێکیان پێویست بێ بۆیان دەکەین بێجگە ئەوەی بڵێ ئەو چتە ئەو چتە یعنی وەکی منداڵی خۆمان. ئێرە بەڕێوەبەر چاودێری کۆمەڵایەتیە ئێرە چێشتخانەی کۆمەلگای کۆمەڵایەتیە کەوا خواردن دابین دەکەن خواردن دروست دەکەین لە بۆ ئەم منداڵانی کە بێسەرپەرشتیارن. لێرە تەعاان چەندە چێژدێنەرێکمان هەیە چێژ لێ دەنێن لە بۆ منداڵەکان دابشمان کردێ بەنا ینی هەرێک و ئیش خۆی دەکات مەسەن یەک بانیان دێتن چای ئامادە دەکا و پەنیر و شتیوە و تا سەمون دێتن و ناڵەکان دێن لێردا دەنیشن چایان بۆ تێدەکا و پەنیریان بۆ لە پێشیان حەسەب زەوقی مناڵەکەی حەزی لێ شتێک بێ حەزی لێکە و ڕوون بێ کە ڕوونیان بۆ ئامادە دەکرێت حەزی لە پەنیر بێنێت یان مەسەلەن تاعینی بخوا تاعین دەخوا یان نۆکیان هەندە ڕۆژان نوکیان بۆ لێ دەدەن یان مەسەلەن لۆبیایە ئەو شتانەمان هەمووی هەیە لە چێش لە کۆگا هیتمان لێیان دەردین و ئەوانش لێ دەنێن و ئامادە دەکەن لە بۆیان. ئینجا تەباقی دووەم کە دێتن هاوکار دەبی لەگەڵی تاوەکو کە چێشتی بڵێن خواردنی بەیانیان تاو دەبێت کە ئەوە منداڵەکان ئەگەر ئێستا مەکتەبیان نییە ئامادەن هەموو لێرە کە کاتی مەکتەب هەموو لێرە ئامادەین دەڕۆن بۆ مەکتەب و سەردانی برین پاش ناخواردن دەستنە قوتابخانەی خۆیان. ئینجا دەستەکەین بە دابینکردنی ئەشیەکان کە کەرستەکان لە بۆ ئامادەکردنی خواردنی نیوەڕۆنان. لەم شوێنە چێشتخانەیەکی تایبەت کە وەک ماڵی خۆیان دیزاین کراوە بۆ تێرکردنی برسێتیان و حەز و ئارەزویان بۆ گرنگترین خزمەتگوزاری کاوزە و بەهێزی ئەو منداڵانەی پێوە بەندە ئەویش خزمەتگوزاری خواردن و خواردنەوە و ئامادەکردنی نانی ژەمەکانە. لە کاتی ئامادەکردندا ڕەچاوی تەندروستی و حەز و ئارەزوی منداڵەکان دەکرێت کە ئایا حەزیان بە چ خواردنێکە و حەزیان لە چی نییە. چەند ئافرەتێکن لێرە کەوا چێژێنەرن ئەوانە وەک دایکەشی کەوا لێرە هەمووشیان دایکن بەڵام زیاتر دایکاتیان لە بۆ ئەم منداڵانێک کە بێسەرپەرشتن کردووە دەست لە ملیان دەکەن مەسەن دەدراتیان لەگەڵ دەکەن زۆر هاوکاریان دەکەن لە بۆ زۆر شت لە کاتی نانخواردنەکان مەسەن لە کاتی بێ نانخواردنیش لەگەڵ زۆردان لێردا دەنیشن منداڵەکان ناودلی خوان دەردێخن لە بۆ ئەو دایکان ئەو دایکان زۆر دڵسۆزن بەڕاستی لە بۆ منداڵانە یعنی هەستەکەم تێکەڵایشی زۆر لە بینیان هەیە لە بین منداڵەکان و دایکەکان چێژدێنەرەکانمان بڵێن ئەوان دێن لێرە بنێ وەک دایکی دووەم وەک دایکی یەکەم نابێت ئەن هەر کەس دایکی خۆی خۆشەویستە کەس ناتوانین دایکی خۆی لێ بیکە بەڵام تەواوکەری دایکی خۆیان سۆزێکیان پێداون کەەوە بتوانن تۆزێک لە ئازاری منداڵانە کەم کەنەوە و تۆزێک لە خەم و خەفەتیان لەسەرشان لابەرن و بە وەرگرتنی قسەکانیان و بە وەرگرتنی ئاراءەکانیان مەسەن هاوکاریکردیان لە بۆ کێشەکانیان مەسەن بڵێن چۆن چارەسەر بکرێت چۆن چارەسەر نەکرێ. لێرە دەیان منداڵ لە هەردوو ڕەگەز و تەمەنی جیاواز خزمەت دەکرێن کە دوورن لە ناز و خۆشەویستی دایک و باوکیان و بێ نازانە لێرە ژیان دەگوزارێنن بەڵام ئەو بێنازیە لەلایەن ئەو دادانە و ئەو کەسانی لێرن دەڕەوێننەوە و سۆزی دایکی ڕاستەقینیان پێدەبەخشن بۆ ئەوەی ئەو هەستە نەکەن و وەک یەک خێزان مامەڵەیان لەگەڵدا دەکەن. ئەو مامەڵەیەش بریتە لە بەخشینی سۆز و خۆشەویستی و لە ئامێزگرتنیان. ئێمە بە ئام یعنی زۆرمان دین لەگەڵ ئەو منداڵانە و هەموو هەستی خۆمم دانایە بۆیان یەکێ بە خۆمم هەموو ڕۆحی خۆم ژیانی خۆم بۆوانە دانایە من زۆری خۆشیانم دەوێت
وقت من الله كديه معاناتي زوره وقت ديه حتى فيري ايره دبي بعد جار دقرم لقلي بعد جار دبينينا خوش دادنشم لقلي حتى امن او شاد بيته علاج بوي دينم او بوي دكم حتى دي هستي خوي يعني وكي من دالي خمو زياترش نبس تشيشتك يا او اما لا تشيشتكش بوان دروس دكين اما بحمو ضلك وبحمو خاويني و باهتمامك باشا الحمد لله من او حفص على ليلة ما يكل دس من معاناتك نبيه نخوشيك نبينيه بيسيك يعني نبينيه حمو جاريه ككسهاتي وليلة لجناهاتي هدس خوشي لمن كرديه أبا تقريبا كتيش الصالة دام الفيرانا أبا كتيا الصالة أزو طبعا كفلتي خو على خوزاروكي خو كتشي خو أم تبدأ حاد نفيدري أبا تقريبا الصالة سياز الفيدري عيش دكم لقال كاك أحمد هم أحمد أم يوسف أزبارة خدماتي دكم أز بشتيني رواتم سعدو حسب جدولي أخواري دقدمين جمرة أشي دكم از تيم طبعا مطبخ حمو باقش كريا حمو تشمر داني نوي دري يعني تشم خوازها الحمد لله المطبخي تشيدكم واستقدمين مج زارو كارا زارو كرازينا ام احمد قلكي ام يوسف وشكاك احمد حمو بهبر متفقا يعني الحمد لله حمو بهبر ام متفقا يعني ام روجينا ام خفرن هريك يجمتي هريك يجمع روجيني امتين خدمتي تكن الصبي ساعات حفت امتين حتى يعني شيفي خلاص كن دي سامو دريقه ام ضبين باقش دكن وقال لك رازينا يعني براسي قال لك زاروك رازينا خدمه تامره وخارنا يعني حسب جدولي بيجي يعني الحمد لله حمو تشتهي براستي بوني أو برزانا طبعا هستي دايكاتي وسوزي دايكاتي براستي لبخشين دا أركيكي آسان دانية وأو برزاني كأو كارا أنجام ددن بو من ضالة كاني ناو خانة كان من براستي لآستيكي زور زي شانازية وزي خو بخشيشة بو أوي كتو بتواني هست بمن ضالة كبكي هست بحزو خواستي بكي زور زار هيا توانی ویانە جگەلەوەی کە ئامادە ئەکرێ ڕۆژانە بە پێی ئەو خشتەی کە دانراوە زۆر کار هەیە زۆر خواردن هەیە کە منداڵەکان داوای کردووە ئەوان توانی ویانە بۆیان پێشکەش بکەن و بۆیان ئامادە بکەن وەکو دایکێ چۆن منداڵەکە داوای شتێکی لێ دەکات. طبعا ئەو چێژ لێرانە بەیانیان سعات 7:30 لێرەنە تاوەکو سعات 2 ئەوە شەفتی بەیانیە لە بەیانیەوە دێن ئەوانە وەگوتما ئەو خواردنانێک کە ئامادە دەکرێت بەیانیە و نیوەڕۆیە دوای پاکردنەوەی چێشخانە دەکەوتە ئەستۆیوان پاشی دەکەنەوە ئینجا دەرگادا داخەون دەڕۆن ئەمان ئەوان نە عوتڵیان هەیە نە جمعەشان هەیە نە جێژنیان هەیە نە نەورۆزێکیان هەیە لە هەموو شوێنەکان لە هەموو کاتەکان داوام دەکەن ئێرەیان پڕ ئێرە چۆل نەبوو هیچ ڕۆژێک یعنی ڕۆژێک نەهاتمە بڵێم وەڵی ئێرە چێژلێنەرێکی نەبووە هیچ نایکە چ هەر لێرە چێژلێنەری چێشێناوە تاوی کاو کاری کردو هاتۆ بۆی تەواو کردو مەسەلەن ئێوەرانی شەروەتر لە سعات 3 دێتن تاوەکو بەربانگی ئێوە مەغریب خواردن ئامادە دەکاو ئەویش هەروەتر ئەویش نا برێن جێژنێکی هەیە نا برێن عوتڵێکی هەیە لە زۆربەی فەرمانگە و شوێنەکاندا ئەو کەسانی لەوێ کار دەکەن هەفتەی ڕۆژێک یان 2 ڕۆژ بشویان هەیە بەڵام ئەم ئافرەتانە کە سەرجەمیان وەک چەند سەربازێکی ونوان و بەردەوام خزمەت دەکەن لێرە هیچ پشوویەک نایانگرێتەوە. والله ئەوانە حاجەتیان یعنی زۆر احتیاجیان بە حەنان هەیە بە قسەی خۆش هەیە یعنی دادەنشین لەگەڵیان پێویستیان بە چییە دەست دەخینە ملیان چای لەگەڵیان دەخۆین پێکەنین لەگەڵیان ناهێنین حست بکەن بە چ شتێ نەقس یعنی ئەوانە هەیتیان ئەوانش زۆر ئێمەیان خۆش دێ ئێمەش ئەوانمان خۆش دەوێت تێکەڵین لەگەڵیان یعنی بە زۆر ناحیە عوتڵە بێ کەس لێرە نەبی ئێمە لەلایەنین مستەمر ئێمە لەیرینە یعنی ڕۆژ وایە دەتانە من عەسر بڕۆمەوە ناڕۆمەوە
لەبەر خاتر ئەوان ئەو ڕۆژەی تا ئێوارە لەیرە دەبم فی سەبیل بەست ئەو منداڵانە دڵیان تون نەبێ دێ عسرێ دێ وەختی خواردن نییە دەلێ دایە برسیمە ئەمن دایدنەمە بەرامبەری خۆم خواردن بۆی دەکەم تێری دەکەم ئەوەی بیوێ دەیدەمێ یعنی ئەمە قسوورمان لەگەڵیان نەکردێ خۆیانش دەزانن ئێمەش دەزانین ئێمە ئۆکی منداڵی خۆمان و زیاترش خۆشی ئەو منداڵانەمان دەوێت ئەرکەکەی من زۆر من نفسیان زۆر گرنگە دەبی مەعادەی بەخێوکردنەکە ئاگاشمان لە دڵ و جانیانش بیتن نفسیان لێرکانە جەماعەتی مطبەقیمان هەیە دەچن ئەوان شووی دەکەن لەوێندە بەس ئەوان ئیشیان زۆر گرانیشە ئەمە زۆر مەمنونی وانین دەستیان خۆش بیتن هەر بەدڵی وان شیوەکەی دەکەن جاروێ مجموعە تەڵەبەک دەلێتن ئەوەی ناخۆم ئەوەی دەخۆم ئەینە ئەویش دەکەن مجموعەکمان هەیە دۆڵمەی حەزلێنیە یان دۆڵمەی سپیان دەوێت دۆڵمەی سۆریان دەوێت ئەویش ئەینە نەفسی ڕۆژ دەکەن زۆر ئەوە ئەرکەچی گەورەیە لەوانە بە شێوەیەکی تایبەت ئەو منداڵانەی کە دێنە ناو خانەکان بە پێی یاسای چاودێری کۆمەڵایەتی ئەو کەسانن کە لە دەستدانی دایکیان باوکیان هەردووچیان یان ئەوانەی کە کێشەی کۆمەڵایەتیەکی قورسیان هەیە و لە هەمان کاتە لە خێزانێکی بەڕاستی لە کێشەیەکی زۆر گەورە کە دێنە لای ئێمە بە دەرەجەیەک دەستدانی خێزانە جا خێزان جگە لە ئایا لە کەسوکارە جگە لە دایک و باوکە دابینکردنی هەست و سۆزی دایکایەتی یان باوانێتی تەبعاً ئەرکێکە لەسەر هەموو ئەو ستافانەی کە وەکو چاودێر و وەکو دایان و وەکو مامۆستا و توێژەری کۆمەڵایەتی وەکو بەڕێوەبەری خانەکان کە ئەرچیان ئەوەیە خێزانێکی گەورە پێکهێنراوە بۆ ئەوەی بتوانێت و باشترین سۆزی خێزانێتی پێشکەش ئەو منداڵانە بکەین فلەبەر ئەوەی منداڵ زەمبی نییە کە توش وەزعێک ئەبێت یان توش هاتنی بۆ ناو ئەم موەسسەیە ئەبێت تەنها ئەو ئەرکە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورە و پیرۆزە و بەڕاستی پشتیوانیەکی خوای گەورە عەزەوەجەلی تێدایە لەگەڵ هەموو ئەو کارماندە بە ڕێزانەی کە جگە لە هەموو ئەو کێشە و پێداویستیانەی کە وەکو تاک لە ناو کۆمەلگا هەیتیان تانیتیان بخەنە لایەک بۆی تەئسیر لە کارەکەیان نەکا لەگەڵ خزمەتکردنی ئەو منداڵانە. دەبێت هەموو ڕۆژێک سێژەمە خواردن ئامادە بکەن واتەنانەت لەم کارەیاندا پێویستی بەوە هەیە کە لە شەو ڕۆژێکدا 24 کاتژمێر بەردەوام ئاگایان لەوە بێت کە ئایا منداڵەکان برسیان نییە و لە کاتی برسێتیدا چۆن بتوانن بە باشترین شێوە خزمەتیان بکەن. ئەو ئەرکە پیرۆز و بەرپرسێرێتیەش بەردەوام لە ئەستۆی ئەم ئافرەتانەدایە. طباخم لە چێشخانەی کۆمانگەی کۆمەڵایەتی وەکتی مەکتەب سعات 6:30 دێم لەبەرەوەی چای حازر دەکەم لە مناڵەکان بەس عوتڵان 7:30 دێم چکە بەڕەحەتی خۆیان هەڵدەستن طبعاً ئەمن خواردنیان لۆ دادەنێم ئەوان بەڕەحەتی خۆیان دێن چای دەخۆن 6 نوع ئەویان لۆ دادەنین نانی سبەینان پەنیرە مثلەن تەحینە هێلکەیان حەز لێبی بە زەوقی خۆیان حتى طباخەکەیت کەمان دێ لەگەرم پێکەوە ئەو جە چشتی نیۆڕۆی حازر دەکەین بزانە لە جەدوەلی چمان هەیە مثلەن برنج و مەرەگەیە بزانە کوفتەیە طبعاً حتى سعات 2 ئەمە لێرەینە مەطبەخی خاوێن دەکەین خلاص ئیشمان خلاص دەبی دەچینەوە ماڵێ ئەوە ڕۆژانەمانە هەم ڕۆژێ طبعاً عوتڵەمان هەیە نەورۆز هەیتمان نەجێژنەمان هەیە لەبەرەوەی کە دائیرە کە چۆل بێ مناڵان کەس نیە چێشتیان لێ بکاتن لەمە زیاتر ئەو جەش الحەمدلله مناڵەکان زۆر یعنی متعلقم بەمە لەبەرەوەی ئەمە حەنانمان زۆر دایتە ئەو مناڵانە زگمان پێیان دۆستی بەڕاستی ینی بەخۆت طبعاً کەس تەعویزی داک و بابی ناکا بەس ئەمە ئەوی دەتانی بدەینە ئەو منداڵانە پێمان دەکری دەکەین یعنی کە حەنانی داک چکە ئەمە داکین دەزانین ئەولاد کە بێ داک کووە مناڵی گچکەمان هەیە گەورەمان هەیە یعنی جاحیلەکان دەبین لە گەریان نەوعەک تەعامل دەکەین گچکەکان نەوعەک تەعامل دەکەین الحەمدلله یعنی باش تەباین لە گەریان دەبینە عوتڵان کەس لێرە نەبی ئەمە لە گەریان ناین دەخۆین دادەنیشین زەوج خۆشیان لۆ دەکەین یعنی
زەوی عائیلە. ئەم کارە زەحمەتی و سەختی زۆری تێدایە چونکە ڕازیکردنی دڵی ئەو منداڵانە کە بێبەشن لە سۆزی خانەوادەکانیان تا ڕادەیەک ئاسان نییە ئاسانیش نییە کە ئەو سۆزە ڕاستەقینەیان پێ بدەن بەڵام ئەوان دەیکەن و وا پێویستی بە ئارامی زۆر هەیە لە مامەڵەکردن و ڕازیکردنیاندا. هەرشی ئەو دایکانە تەبعاً لێرە زۆر زۆر زەحمەتە بارێکی قورسیان لەسەر شانە لەبەرەوەی لێرە تەنها لەگەر عمرێکیان مەسەن تەمەنێک هەڵسکەوت ناکەن چەند تەمەنێک لێرە کە هەنا لە مناڵی بچووکەوە تا دەگەورە هەرێک و تەبعێکی هەیە هەرێک و داواکاریەکی هەیە ئەوان تەبعاً ئەرکەکەیان بێم زەحمەتە دەبی وا بزانن ئەو مناڵە چی دەوێ چی بۆ ئامادەکەن چۆنی حەز لێیە یعنی هەستی دایکاتیان بەرامبەریان وا کردووە کە بزانن ئەم مناڵە حەز لێ چییە ینی زۆربەی ڕۆژان دەزانن کە مناڵەکە حەز لێ شتێکە مەسەن بۆ داێن لەلایانی پاک و خاوێنیشەوە هەروەتر ینی سەلامەتی مناڵەکە پاک و خاوێنی تەندروستیان نابێ ئەمەوە بکەین کە ئەو خواردنەی خوا نەخواست بۆ بەیانی مناڵەکە تووشی شتێک بێ یان تووشی نەخۆشیێک بێ ینی مناڵ هەیە لێرەکەوە لەگە پاقڵەی بۆی ناخورێ ئەوە وایان کردو ئەم مناڵە شتشکیان بۆ ئەمرە کردووە ینی هەستیان بۆی کردووە کە ئەم مناڵە حەزی لە پاقڵە نێو مەسەن پاقڵە پێی ناکەوێ مەسووتی زۆر زۆر گەورەی لە شانیان دەبانەوە یەک و دوونیە مناڵەکان زۆرن ئەوە هەمووی لەسەر شانی ئەوانە گەخوا نەخواستە یەک شتی بچووک بێتە هۆی نەخۆشییان بێتە هۆی بڵاوبوونەوەی بەتایەک ناویان هۆکارەکەش دەگێتەوە سە خواردنەکە تەبعاً ئەگە خواردنەکە پاک نەبێ یان مەسەن پیس بێ تأثیر دەکەن مەسەن لەسەر ئەو سەحەت و تەندروستی ئەو مناڵانە. زۆر سپاسی مامۆستاکان دەکەمەوە نوتی دایکی سەرپەرشتی ئێمە دەکەن زۆر پاس مدیرەکەکەم زۆر پاس توژێر چادێری کۆمەڵایەتیەکەم کاوانە یاریمەتی ئێمە دەن زۆر پاس مامۆستاکانی ئێرە دەکەم کاوانە ئێرە وتی دایکی ئێمەنا زۆر پاسی مەتحەمەکانەکەمەوە نیژوتی دایکی ئێمەنا زۆر خواردمان بۆ دێنن خۆشیان مانجیەکەن. زۆر سپاسی ئەو دایکان ئێران دەکەن کە یارمەتیمان دەن و نازمان دەدەنی زۆر سپاسی ئەوە دایکانی ئەوەی خواردنمان و ئامادە دەکەن زۆر سپاس کەژا دەکەن زۆر ئەگەی لەمێ ئەوانە ماخۆجەکە شیمان بۆ ئامادەکەن مەتحەمەکان دایەکان و ماشیمان بۆ ئامادەکەن ئێمەش دەخۆن سپاسی دەکەن. زۆر سپاسی کەژاڵمان دەکەم کە دایانەکان و دازینەوانمان هەیە سەرپەرشتمانە کە سەرمان دەشۆن زۆر دڵخۆشیم لێقانە. ئەم سەربازە و نانە کۆڵ نادەن و بەردەوامن لە خزمەتکردن بۆ دروستکردنی ئایندەیەکی گەش بۆ ئەم منداڵە چاوگەشانە. بە شێوەیەکی گشتی ئەو کارمەندانەی کە لە بەڕێوەبەراتی چاودێریمان کار دەکەن مەگشتی لە ستافەکانەوە بە تایبەتش ئەو خزمەت گوزارانەی کە پێشەکرێ لەلایەن ئەو بەڕێزانە و ئەو ئافرەتانە ئێمە وەکو خێزانێک معامەڵە دەکەین لەگەڵ خێزانێکی گەورە لەگەڵ ئەو منداڵانە بەڕاستی چونکە ئەو منداڵان زۆر پێویستیان بە سۆزی خێزانیە یعنی جگە لەوەی کە تۆ دابینکردنی هەموو ئەو بڕە لۆجستیانی کە ڕۆژانە پێداویستیەکانیانە بە سۆزە خێزانیەکە و ئەو هەستە مرۆڤایەتی کە دەتانی ئەتوو هەست بە منداڵەکە بکەی و هەست بە تێریەتی بکەی و بە برسێتی بکەی بەڕاستی ئەرکێکی جوان و پیرۆز و گەورەیە و توانی ومانە بە تایبەت ئەو تیمەی کە لە ناو چێشتخانەکە کار دەکەن ئەو ئافرەتە بەڕێزانە و بە سەرپەرشتیارەکەیانە و کاک ئەحمەد توانی ویانە لە هەموو کاتێک لە هەموو وەختێک لە پشوەکان لە جێژنەکان لە ڕۆژی هەینی لە هەموو کاتێک کە هەست ئەو منداڵانە نەکەن کە ڕۆژێ لە ڕۆژان ئەوان لە ژێر چەتری فەرمانگەیەکن یان موەسسەیەکن تەنها وەکو خێزانێک تەعاملیان لەگەڵ کراوە. گەربێت و ئەمە لێرە ئەو دایکانە ڕۆژانە نێنە ئێرە خواردنیان بۆ ئامادە نەکەن تامان دەبتە هۆی ئەوەی کە مناڵەکە بێ خواردن بنێتەوە. ینی کێشەک دروست دەبی لە ئەنجا
سۆنیتی دەروستکردنی یان ئەو خواردن دەبی دابی بکرێ بە شێوەیەکەوی بەڵام ئەوان منداڵەکان زیاد حەزیان لە خواردن ئەو چێژ لە نەرانەیە بەڕاستی هەموو جا دەستخۆشیانی دەکەن دێن دەرێندا دەستان خۆش مەسەن تا خواردنەکەتان زۆر خۆشە لەسەر داوای وان مەسەن کفتیان لە بۆ کراوە مەسەن لەسەر داوای وان شتیان بۆ گۆڕانکاریمان لە زەدۆرەکەی کردووە کا بۆ شتەندەرەکەی زەدۆرەکەی لەگەڵمە بە پێی زەدۆرەکەی ئەمە خواردنیان بۆ دابین دەکەین بەڵام ئەوان لەسەر خواستی منداڵەکان بۆ ئەوی نازیان بچێشن گۆڕانکاریمان لە خواردنەکان کردووە دانیشتوینە و مەسەن بەرنامەیەکمان داناوە کە ئەوڕۆ ئەو خواردنیان بۆ دابین بکەین ئەگە ئەوان نەبن بەڕاستی خواردن دابین ناکرێ و ناڵەکە بێ خواردن دەبینێتەوە ئەو ڕۆژی لەوانەیە برسێتیش بێتەوە. بەسپاسەوە دیاری بەرنامەی سەربازی ونە لە کەناڵی کوردستان 24 وەکو سەربازی ون ئەو بە ڕێزانەی کە کار دەکەن بۆ خزمەتکردنی منداڵەکانی ناو خانەکانمان لە دابینکردنی خزمەتە گوزاریە سەرەتایەکانیان لە پێشکەشکردنی خواردن و هەمان کاتە ئەو سۆزەی کە هەیەە وەکو دایکێ زیاتر لە کاتی پێویستی منداڵەکان بۆیان پێشکەشەکەن بۆیە ئەو دیارە پێشکەشە بە ئێوەی بەڕێز لەگەڵ ڕێزارە بۆ هەموو لایەک.